ئێستا بوارێک بۆ ئەوی بەڕێز خۆشەویست دەیڵینەوە ئەگەر ئێوە لەو فەقەرەی پرسیارێکتان هەبێت ڕجیمەک پیا بۆ ڕجیمی کیتۆ جا پێم خۆشە ینی زۆر قسە لەسەر ئەو بابەتە دەکرێتن کە ئەو خواردنی ئەو ڕوونە کوردیە دواتر کۆمەڵەگە عرازیت کە دروست دەکاتن پێما خۆشە ینی ڕاستەکەمان جێ لێبی لەو بابەتە و دەستخۆش بێ ڕیسێرچ کرایە کە لۆ نمونە شێرپەنجەی مەمک لەو ئافرەتانە کەمترە کە خواردنەکەیان پڕە لە سەوزە و میوە و زەیتە زەیتون و ماسی بەس ئەوەی کە ئەو ڕوونە خراپانەی کە ئێستا لە بازاری هەیە چیە پێم وایە بایۆکێمیستەکان جوابی بدەنەوە دەقیقترەتان جوابی بدەنەوە بەس ڕوون بە شکلێکی عام ئینسانی تەوەقعەکەی قەرەو بکە و ملاحەزەش کرایە ئەو ئافرەتانەی کە تەمەنیان لە 50 سال بەرەو سەرەیە و قەرەون 20% معڕەسترن تووشی سەرەتانی مەمک بن مقارنەتەن بەو ئافرەتانەی کە زەعیفن پێم وایە باقی جوابەکەی لەسەر ڕوونەکان لەو بایۆکێمیستەکان بەجێبێت ڕاست بەنسبەت ڕوونەکان شێوازی دروستکردنی یەک حاڵەت هەیە من نازانم چەند ڕاستەیان چەند ڕاست نییە بەشێکی زۆری ئەو بابەتە دەچێتە ناو ڕیکلامی بازرگانی کۆمپانیایەک دەیەوێت کۆمپانیاکانی دیکە بشێنی بۆ ئەوی ڕوونەکەی ئەو سەرف بێ لە ئەوان دیکە بەڵام یەکشتم 20 گوێ بوو ئەگەر ئەوە ڕوویدابی و ڕووبدا کاریسەیە ئەویش ئەوەیە من باسی ئەوم کرد ئەو ڕوونانەی کە زۆر لە فڕنەکان گەرم دەکرێنەوە جارێکی دیکە ئەگەر فەلافێل یان هەر خواردنێکی دیکە ئەوەی فاستفودانە تێچا بکرێت ئەگەر زۆر بەکار بێنرێتەوە حاڵەتێکێ لە کیمیا پێی دەڵێن سیز کۆنفیگریشن ئەو ڕوونەی کە لە طبیعەتدا هەیە زەیتەکە طبیعەتەکەی سیز کۆنفیگریشنە سیز کۆنفیگریشن وایە ئەو هادەچیتە ناوی یەک دیکە کە چۆن ناوی یەک دیکە دیواری خانەکان زۆر جوان دەبی ڕێگا نادا شت بچی و ڕێگا نادا بازان ڕوو بدا ئەگەر زۆر بەکار هاتەوە دەبیتە ترانس کۆنفیگریشن ترانس کۆنفیگریشن ئاوا لێک دوور دەکەویتەوە کە لێک دوور کەوتەوە مەسامات و شت لە بینی خانەکان دروست دەبی وە سترەکچەری ئەو فاتی ئەسیدانە ترشە چەوریانە باش نابی خەبەرێکم بیست گوایە وڵاتێک هەڵساوە هەموو ئەو زەیتانەی کە لەو خواردنگانە سفرە دەدرێ کۆ دەکاتەوە دوای ئەوەی بە چەند فلتەرێک دادەی با و پاڵاوگەی دەکاو دەیهێنێتەوە جارێکی دیکە پاکینگی دەکا و دەیفرۆشی بەڕاستی ئەگەر ئەوە ڕوو بدا ڕوویدابی ئەوە کاریسەیە بەڵام ئەو زانیاریە پشتڕاست نەکرایتەوە بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویست خواردنی حیوانی چەوری حیوانی ئەوەی کە جەنابەت گوت ڕوونی کوردی لە بەرامبەر چەوری ڕۆچی بە تەکید چەوری ڕۆچی باشترە لە چەوری حیوانی بەڵام مەرجی هەیە مەرجەکەش ئەوەی ئەتۆ چەند بڕی دەخۆی لەو چەوریە بڕەکە زۆر گرنگە دوای لایف ستایلی و شێوازی کارکردنەکەت چۆنە ئەگەر لەو نوعانەی کە خواردن دەخۆی و دەنووی بەخوا ماڵمان خراپ بوو بەیەکەوە ئەگەر لەو نوعانەی نەخواردن دەخۆین و ئیشی بازوو دەکەین ئەو هەرچەندی بخۆی کاریگەری نابی ئێمە بەنیازین کۆمەڵێک توێژنەوە لەو بارە بکەین ئینشاءالله تاالە کردمان وەڵامەکە دەدەین مەسەلەیەکی تۆ ئێستا بەڕاستی لەو وەختەی ئێستا کەمان کە زۆر باو بووە ئەمە دوو شت هەیە لە وەکو بواری شێرپەنجەم باسی کەم یەکەم شت ئەمە خۆپارێزیمان هەیە لە شێرپەنجە توش نەبین بە شێرپەنجە بە تاکید کۆمەڵە گڕجیم هەیە وەکو ئێستا کاکتۆروانە باسییان کرد مەسەلەی خواردنی تەندروست و سروشتی و گەڕانەوە زیاتر لە بۆ خواردنانێک کە لەلاو قوتی نینە ئەوانە ڕۆلی زۆرە لە ئەوی توش نەبین و کیتۆش یەک لەو ڕزیمانەیە کە هەندێک توێژینەوەی لەسرە کە احتیمالە دوورمان بکاتەوە لە هەندێک جۆری شێرپەنجە بەڵام لە بۆ ئەو نەخۆشانی کە توش بووینە بە شێرپەنجە کە زۆر جار ئەمە لە کلینیکان ئەو شتەمان زۆر لێ پرسیار دەکرێتن دکتۆر ئەمە کیتۆی بکەم لە چارەسەری کیمیایی بەکاردەینیتن یان چارەسەری تیشک بەکاردەینیتن ئەوەیان ئەمە بە هیچ نوعک لەگەڵیدا نینە لەبەر ئەمە دەمانە نەخۆش بتوانانی هەموو جۆرە خواردنێک بخواتن نەخۆش بەهێز بیتن لەوەی هەم تحملی ئەو بارە قورسەی کە نەخۆشەکە لەسەری دروست کردێت شێرپەنجە بارە چ قورسە بەسەر نەخۆش زائیدەن ئەو بارە قورسەی کە عیلاجە کیمیاییەکانی لەسەر جسمی ئەو نەخۆشە دروستی دەکەن ئەو دوو شتە زۆر میمە کە لێکی جیا بکەینەوە لە بواری توش نەبوون و لە بواری کە کەسێک توش بووە ئایا ئیسفادە دەکاتن یان ئیسفادە ناکە لە کیتۆ دەستەکان خۆشبی چێ دیکە دەتوانێت بەڵێ سەرجان من سەردار عەبدولقاهیر ڕەشید لە نێرسم لە نەخۆشخانە ڕزگاری پرسیارەکان چەند تەوەرەکەن یەکیان باسی دووکەری جغارەتان کرد بۆ نمونە دووکەری سیارەشمان هەیە قەلبارغی و جەنجالی بۆ نمونە باسی لێزەرتان کرد ئێستا لێزەر لە نەخۆشخانە ڕزگاری لە نازووری مەقسەد ERCP بەکاردێ ئەو لێزەرێ بزانین ئەوە چۆن تاسیری هەیە بەنسبەت جغارە خواردن نەفەر هەیە دێتە کلینیک
دکتۆر گیان باسی هیچ بۆ مەکە لە بۆرە هەتا نەخۆشێک بە زغارە دەمری یان توش سەرەتایان دەبی چەند کەس بە دامی سیارە دەمرن حەز دەکەم ڕێنمایی و ئەشتانەوە چەندین تەوەریت کە شەیە بەس بۆ جەماعەت دێنمەوە زۆر سپاس. کاک دکتۆر کاوەبازەران خەڵک دەڵێ ئەوەندەی بە نەخۆشی بە حادسی سیارە دەمری بە سەرەتانی نامری ئەو مبررە؟ والله هیچ مبررێک نییە چونکە هەموو شتێک هەرقی قەدر قیمەتی خۆی هەیە و لەشی مرۆڤ زۆر پیرۆزە یعنی ئەتو جگەرە بکەیتە بابەتێک بڵێ و هیچ زەرری نییە و زۆر کەسێ لە پێشە من هیچ جگەرەکێژ نەبووە و بەشتی تر مردووە ئەوە ناکرێت چکە جگەرە بەخۆی زەرر ینی یەکێ لە ڕسک فاکتەرەکان وەکەوە کە عامل ڕئیسیەکانە بۆ دروستکردنی بۆ دۆزبوونی شێرپەنجە و تابی شێرپەنجە سیەکان و ئەوە دراست کرایە و هیچ ینی هیچ مەجالێکی تێدا نییە ئەوە نابتە عوزر چونکە بەخۆت کۆمەڵێک ینی خۆت ڕسک فاکتەرێک یان عاملێکی زیادە بە خۆ دروست دەکەی کەەوە لە ئایندەیە هیچ ناتوانانی عوزرێک یاخود کەسی تر لۆمە بکەی بڵێ ئەوە وا بووە لەوانێ سەبەکەەوە بێ زیاتر سەبەب ڕئیسیەکان یەکێک سەبەب ڕئیسیەکان و عاملە ڕسک فاکتەرەکان جگەرەیە و هیوادارین ئەو ڕێیە بڵاو نەبتەوە چکەوە غەڵەتە و قەت تەشجیعی ئەو جۆر ڕێیانە ناکات. کاک دکتۆر سەرکەوت باسی تیشی کرد باسی لێزەری کرد لە نەخۆشخانەی ڕزگاری بەکاردێ کاریگەری ئەو لێزەر مەبەست ئەوەی کە لە بۆ سەرەتان بەکاردێ؟ ئیشعاع بە شکلێکی عام یەکێکە لە ڕسک فاکتەرەکان جا لە چەندەها مەزدەرەوە کرێ و ئیشعاع بێ مەسەلەن ئەو کەسانەی کە تەمەنیان لە بینی 10 سار و 30 سارە تووشی لیمفۆما ئەبن بابرێن عقدە لیمفاویەکان لە ناو سینجی تیوە تو بە چارەسەری تیشتی عیلاجیەکەی ئەو کچە ئەگەر کچبی معڕەزە توش سەرەتانی مەمەکبی لە مستەقبل بە ئەکیدی ئیشعاع یەکێکە لە ڕسک فاکتەر ئەساسیەکان. ڕاست ئەو شایعی تەمان زۆر مەترسیدارمان هەیە ئەوانەی یۆرانیوم و ئەوانە ئەوە هەر هیچ و باقی ئێکسڕێی و ئەوانەی دیکەش بەڵێ کاک دکتۆر جەنابەت بزانم کۆمنتێ لەو جانبە؟ بالنسبة إشعاع وەکو ئەمە ینی ڕسک فاکتەرەکان هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە کۆمەڵەکەن یعنی لیستەی زۆر دوور و درێژە لە هەرە باوترین و سەرچترینیان وەکو باسییان کرد جەماعەت جغارە کێشانە ئەوەی دیکەیان مەسەلەی تیشکەکات ئەمە تیشک لە بۆ زۆر بواری پزیشیش استفادە دەکەن ئەوەی کە جەنابەت باسی دەکەی ئەوە دایگنۆستیکە یعنی ئەمە لە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەک بەکاری دەینی ئەوەیان بە تەئەکید یەک لە ڕسک فاکتەرەکانە بەڵام ئەمە بەو دۆزە بەو جورعە گەورەیە نایدەنێ نەخۆش و نەخۆش زۆر معڕەض ناکەین یعنی بە بەردەوامی لە بۆ ئەو تیشکانە لەوەی هەتا تیشی سیتیسکان کە ئەمە لەوانەیە نەخۆشی کە شێرپەنجەی هەیە مەموو 3 مانگ جارێک 6 مانگ جارێک متابعی دەکەین بەو جۆرە لە تیشکە بەڵام ئەگەر مقارنەی کەین بە خودی ترسناکی شێرپەنجەکە یان دەستنیشانکردنی ئەو نەخۆشی کە لەوانەیە ئەو نەخۆشی خۆش ترسناک بیتن ئەو تیشکە ئەوەندە زۆر نییە بە تایبەتی ئەگەر مدەتەکان لێک دوور بن ئەو شتێکی دیکە هەیە ئەو کارمەندانەی کە لەگەر تیشک ئیش دەکەن ئەوانەی بنمونە لە سنتەرەکانی تیشک ئیش دەکەن پزیشکی تیشکە ئەوانەی کە بەردەوامن لەگەر ئەوانە دەبی کارەکاری خۆپارێزی زۆر باشیان هەیە بە تاکید چکوانە ڕۆژانە کاک دکتۆر وابزانم لە قانونی خزمەتی عراقیش ئەوانە خێراتر دەستنە تەقاعودی ئەوانەی لە تیشک ئیش دەکەن داوامکردنیشیان یعنی سەعاتی داوامکردنیشیان کەمترە لەوەی ئەو مدەی کە بەبەر ئەو تیشکە دەکەون کەم ببیتەوە لە خلالی مانگەکە و لە خلالی ساڵێک. بەڵێ کاک دکتۆرم داد کۆمنتێکت هەیە فەرموو. زۆریان باسی ڕوونی کرد سەرعەتەن ینی کۆمنتێکی گرنگ دەربارەی ئەوەی ئەوانەی کە ڕووین دەخۆن ئێمە وەکو مرۆڤ شتێکمانەیە جگەر لە ناو جگەر برادەرایەتیە لە نێوان شەکرە و چاوری یعنی هەر کاتێک جەنابەت چاوری زیاد بوو لە جگەر دەبێتە شەکرا و پێچەوانەکەی ڕاستە ئەوە پەیوەندێکی بە شێرپەنجە هەیە هەر کاتێک کە خانەکان دابەش بوون پێویستیان بە وزە هەیە کە لە شەکرەکان وەری دەگرن هەر کاتێک ئەو شکرانە بە پێویست زیاتر و کەمتر بوون واتە نەخۆشەکە بەرەو دایابێتێک دەچی کە بەرەو دایابێتیست و لە ئەنجامدا دەبتە ئیمینۆ کۆمپەرمایزیز واتە دابەزینی بەرگری لەش کەەوەش فاکتەرەکە لە ئەوانەی کە توو شێرپەنجە دەبن درەنگتر چاببنەوە کەواتە ڕەبتێکی علمی هەیە لە خواردنی زۆر ڕوون چونکە ڕوون لە جگەر جارێکی دەبتەوە شەکرە. زۆر سپاس دکتۆر جان ئەو خوشکانە ئەگەر کەسێک پرسیارێ بەڵێدا دەکەم. ژینگەیەکێکە لەو شتانی کە تەئسیری هەیە لەسەر شێرپەنجە و دووەم نەبوونی هەر ئێوە مستەشفاکەتان کە ئەکرێتەوە وەکو نەخۆشخانەیەک ئایا لەلایەنی ئەوەی کە ئێوە خۆتان هۆشیاریە دەن واتان کردووە ژینگەیەکی وا بڕەخسێنن کە لە ڕۆی ڕووەک و درەختەوە کە بتوانێت ژینگەیەکی گونجاو بێ بۆ ئەو نەخۆشانەی کە سەردانی ئێرەکەن
وەکو کانسەر ئەوە یعنی وەکو نەخۆشخانە پرۆگرامێکی زۆر کاملی هەیە دکتۆرە بەڕێزەکان هەموو ئەوانەی کە دێنە ئێرە یعنی نیازمان وایە میهرەبان بن چونکی پرۆژەکە میهرەبانیە ناویشی میهرەبانیە و نەخۆشانش پێویستیان بە میهرەبانە ئێمە ئینشاءڵڵا ئەو ئامانجەمانەیە بەنسبەت ژینگە نازانم کەسێک قسەی لەسەر ژینگە دەکەن دکتۆر جان پیسبوونی ژینگە بە سیارەکان ئەو بە نەفت و منتوجاتی نەفتی ئەوەی کە یا منتوجاتی نەفتی فاکتەرەکەن لە بۆ ئۆنکۆژین ینی کانسەری بۆماوەی لەوانەیە جەنابەت توش بی لە ناو دیێنەیەکە جینێک دروست دەبێت میوتیشن دەبێتە بۆماوەی بۆ منداڵەکانت فاکتەری سەرشین بڵێ یان دەبێتە بۆماوەی بەڵێ خوشکەکەم بڵێ تەواو پرسیارەکەت گەیشت ئێستا دکتۆر سەرکەوت جواب دەدات خانەی طبیعی تاوان پرسیارەکەی تو ئەوە بوو لەبەر چ نامری کۆ نامری میکانیزمەکەی چییە خانەی طبیعی چەند جارێک هەشتە نوێ دێت چەندە دابەشەبی پاشەنجی ئەمرن خانەکە ئەمری خانەی شێرپەنجەی وەکو گوتم چەند قابلیەتە چیلۆ دروستەبی یەکێک لە قابلیەتەکان بە ئینگلیزی پێ گوترێ evading apoptosis یعنی خۆی لە ئەپۆپتۆسس قورتارەکە ئەپۆپتۆسس یان ئەپۆپتۆسس بە هەردوو ناوی خوێندرێتەوە یعنی انتحاری خەلیە یعنی هەندێک تەغییرات لە ناو خانەی دروستەبی کە خەلیەکە فعلا کۆمیت سویساید ئەمری خەلیەکە ئەوە پێگوتری ئەپۆپتۆسس خانەی شێرپەنجەی قابلیەتی هەیە خۆی بدستەوە لەو عملیەی ئاپۆپتۆسی بە سەدانایە نامری هەر بەردەوامە بی لە گەشەکردن لە بە هەندێک عادەتەکە ئەوەندە زۆرەبی نا ئەوە نییە برێ خەلیەکە دابەش نەبی لە شێرپەنجە بەعکسەوە زیاد لە حەد دابەشەبی و نامری و هەر دابەشەبی دەستخۆش دکتۆر جان دارێکم لە بۆڕێستان ئەوە بوو ئێوە باسی ئەوەتان کردکەوە هۆشداری و ڕۆشنبیری تاک ئایا تا چ ڕاددەک تاک دەتوانێت پشت بە سیستەمی ABCDE ببەسێ لە بۆ دیاریکردنی سکین کانسەر یاخود میلانۆما کانسەر ئێمە هەندێک تیومە مارکەرمان هەیە بۆ کۆمەڵێک کانسەر هەندێکمان هەیە بۆ یەک کانسەر بزن بۆ منە ئەلفافیتۆ بۆ زۆر لە کانسەرەکان بەکاردێ یعنی برێز کانسەر لەوانەیە لە بۆ ئۆڤەریان و هەندێکمان هەیە تایبەتم بێ کانسەر بەڵێ ڕۆلی هەیە ڕۆڵەکە ئەوەیە پێ دەرێت تریتمنتەکە تا چەند کاریگەری هەبووە وەکو گوتمان ئاماژم پێکرد زۆری لە تیومە مارکەرەکان ئیسیفادە هەیە بۆ دایگنۆسس هەندێکیان بۆ ئەوی ئایا لە کیمۆثەراپی عیلاجی وەگرتەیە وەخصوصا لە برێز کانسەر یعنی پێنج تیومە مارکەرمان هەیە کە یەکەشیان دەوریە بی یان فعال نەبووە هەیە ئایا عیلاجەکە بوتە تۆکسیک کاریگەری خراپی دروست بووە هەیە بۆ ئەوەیە ئایا جارێشتر بایۆپسی وەربژیرێتەوە کاتە ڕۆلیان نەبێت بە پێی ڕۆلیان ینی جیاوازن بەڵێ کاکتۆر سەرکەوت پرسیارەکە تەگە تێگەیش بم زیاتر لەسەر سکرینینگ بوو ڕۆشنبیری گشتی کاگەرێکە تووشی کانسەر بکو بزانی پشکنینی پێشوەختە کە پێگوترێ سکرینینگ لە هەموو کانسەرەکی ناکرێ بەڕاستی لە شێرپەنجەی مەمک ئەکرێ لە مەمک کە پێگوترێ مامۆگرام ئەشیعەکە ئەو عادەتەن لە حدودی 40-50 ساری دەست پێکرێ بکرێ بە پێی وڵات هەیە لە 52-53 ساری دەست پێکەن هەیە لە 40 ساری دەست پێەکە هەدەفەکە ئەوەیە ئەگەر شێرپەنجەک هەبی کە زۆر گچکەبی هەستی پێ نەکرێ بەدەست و هیچ ئاڕازەشی دروست نەکردبی بە هیچ ناوچی ئەتو لەو مەرحەلە زۆی بیگری باشترە لەوەی عیلاجی ئاسانترە ئەو بەنسبەت شێرپەنجەی مەمک لە کۆلۆن کانسەر ڕیخۆڵەکان مەسەلەن ئەگەر نەفەرێک تووشی شێرپەنجەی کۆلۆمبی لە 50 ساری وا نەسیحەتەکرێن هەموو کە سوکارە دەرەجەیەکەکانی لە 45 ساری دەست پێ بکەن نازۆری کۆلۆم بکەن ینی 5 سار زووتر لەو عمرەی کە نەفەرەکە تووشی بووە ئەوە بەنسبەت کۆلۆن فەحسەکی دیش هەیە فیکەڵ ئیمینۆکێمیکەڵ تێستی پێرن FIT ئەوەش ئەکرێ بەکاربێ لەو کەسانێک کە شوبهەکەی هەیەیان بی شێرپەنجە لە پرۆستات PSA عادەتەن بەکاردێ وەکو سکرینینگ بەس ئەویش لە هەموو کەسنا عادەتەن لە یەکەچی کە نەفەرێک یان دوو کەس لە عائیلەیان تووشی شێرپەنجەی پرۆستات بوو بن خاستەن لە عمرێکی گچکە ئەگەنا لە پرۆستات عادەت نییە هەر پیاوە عمری گەیشتە چلیا بەرەوسەرێ یەکسەر PSA بکە تاکە سکرینینگە کە تەواو لە هەموو دنیا باوە و باشە بکرێ ئەوەی مەمکە مامۆگرام و لەو وڵاتانەش لە ئەوروپاوانە پاپسمیریش ئەکرێ لە بۆ سێرڤایکەڵ کانسەر بەس لە مجتەماعی ما احتیمالە زۆر زەروری نەبی لەبەر جودایی ئەو کەڵچەرانێکە لە مجتەماعی ما هەیە فەرقی هەیە لەگەیوێ دەستەکان بەڵێ دکتۆر کاوە بەڵێ
بس إضافة بۆ خاڵەکانی کاکتۆ سەرکەوت یەکشتمان لەبیر نەچی لەوانەیە کە زۆر مکلیف نەبی لەسەر نەخۆش و ئاسان بی و زۆر تەسیریشی سەر نەخۆش نیەوە زۆر بڵاوە ئێستا پشکنینی سۆنار ڕۆڵێکی کاریگەری و جەوهەری هەیە لە دەستنیشانکردنی هەندێک نەخۆشی شێرپەنجە کە لەوانەیە لە قۆناغێکی سەرەتایی دەستنیشان بکرێت پێش ئەوەی نیشانەکانی بەدەربکەوی سۆنارێک بۆ زگ دەکەی بۆ لە بۆ مەسەر حملێکە لە بۆ کێشەی کلێکێ دەبینی خوانەخوازە گرێک هەیە لە زەرداوی زیادە گۆشتێکی لە ناو زەرداوی یان لە بۆڕی یان لە پەنکریاسی یان زیادە گۆشتێکی لە ناو میزڵدانی هەیە ئەویش دەبتە هۆیەک بۆ دەستنیشانکردنی لە قۆناغێکی زۆر پێش قۆناغێکی سەرەتایی هۆکارێکە وەکو دەتوانی استفادەی لێ بکەی وەکو سکرینینگ شتێکی دەستخۆش کاکە دکتۆر بەڵێ شتێکی دیکە هەیە لەوانەیە ئەوەش زۆر مهم بی کە باسی بکەین وەکو تەندروستی گشتی کە خەڵک کەی سەردان بکاتن کەی ئەمە پێی دەرێن ڕێد فلاگ یعنی گلۆپی سۆر کەی پێ بکەین ئەمە برێن ئەو نەخۆشە بە زووی سەردانی دکتۆر بکاتن لە بۆی احتیمال هەیە نەخۆشیێکی هەبیتن ئەو نەخۆشیە شێرپەنجە بیتن یەک لەوانە کەمبوونی وەزنە بەبێ ئەوەی ئەو شخصە هیچ ڕزیمەک بکاتن یاخود چاڵاکێکی جەستەی زیادی کردیتن دەمی لە ماوەی 3 مانگ 5 کیلۆ 6 کیلۆ لە لەشی هاتە خوارێ بەبێ ئەوەی هیچ لە لەشی ینی لە خواردنی یان لە چاڵاکی زیادی کردبیتن کەچی دەبینی وەزن دێتە خوارێ یان ئەوە تا بوونی خوێن لەگەر میز لەگەڵ پیسایی یان لەگەر ئەوانەی کە کۆخەیان هەیە و جغارە چێشن بوونی خوێن لەگەر بەڵغەم ئەوانە یان بوونی گرێ لە بەتایبەتی لە ئافرەتان لە مەمک یان لە هەر شوێنێکی دیکە لەوانەیە کە هەستی پێ بکرێتن لە لەشی ئینسانەکە لەوانەیە ئەو کریانە لە ماسوولکە بنجاروی هەستی پێ دەکرێت زۆر بە ئاسانی و کەسەکە دەتانی بەخۆی بیبینیتەوە ئەوانە کۆمەڵک نیشانە ئەوتمان نیشانەی دیکەمان هەیە بەڵام ئەوانە زۆر دیارن کە ئەو کەسە سەردانیت پزیشک بکاتن لۆی احتیمالە نەخۆش بیتن ئەو نەخۆشیش احتیمالە چێ شێرپەنجە بیتن ئەوەش دەگەرێتەوە سەر ئەوەی کە تەندروستی گشتی یعنی کەسەکەی لەوانێت دەرێت 2 ساڵە من لەگەر پیسایی خوێن دەبینم کە سەردانی دکتۆری نەکردێ بەڵام کە ئەخیرەن سەردان دەکاتن لەوانەیە شتێکی زۆر ئاسایی بیتن و پایڵ بیتن کە کاکتۆری اختصاسیویە ینی خوێنبەرەکانی خوارەوەی خوێنەرەکانی خوارەوەی کۆم مشکلیان هەبی لەوانەشە گرێکی شێرپەنجەی بیتن فەمە دەبی لێکۆڵنەوەی لەسەر بکەین ئایا ینی فەحسی زیاتری لە بۆ بکەین لۆی بزانێ ئەوە ئایا شتێکی مهمە و کە عیلاجی زۆر پێویستە یانیشەوە تا ئیلتیابە لەوانەیە ئیلتیابەک بە هەندێک حەبوو دەرمانی ئەتیادی و بڕواتن و کێشەی لەوە دروست نەکات دەستەکانتان خۆش بی دکتۆرجان کەسی دیکە بە پرسیارێکی دیکە وەرگرین و بەڵێ ئوستاذ من ئەمین یوسف قوتابی کۆلێژی پزیشکیم لە قۆناغی چوارەم بە خێراتنی دکتۆرە بەڕێزەکان دەکەم کاکتۆر پرسیارێکمە بوو if you don't have any risk factors and even having good lifestyle and no family history of cancer still you may have cancer بە ئەوش پرسیارەکەی بکە ئەو زار دوکان جواب دەنە پێکەوە من